بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی زۆربەی جار لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان پلەی یەکەم بەدەستدێنێت کە ڕۆژانە نزیکەی 1500 پاسپۆرت دەردەهێنرێت، بەڵام زۆربەی جار گرفتی هێڵەکانی ئینتەرنێت و نەخوێندنەوەی پەنجەمۆر کاری کردوتە سەر کارەکانیان. زۆرێکیش لەو هاوڵاتیانەی بە مەبەستی خوێندن و سەفەر ویستویانە پاسپۆرتەکانیان پێشوادەی بەسەرچوون نوێ بکەنەوە گرفتیان هەبووە و ئێستا بڕیار وایە ئەو کێشەیە چارەسەر بکرێت. یەکێ لەو کێشانانەی کەوا لە هەموو بەڕێوەبەراتەکانی پاسپۆرتەیە ئەوەیە کەوا هەندێک هاوڵاتی ماوەی پاسپۆرتەکەی ساڵ زیاتری تایە و ئەوێ نوێی کاتەوە بۆ چەند 2 ساڵی تایە 4 ساڵی تایە 5 ساڵی تایە بە هۆکاری ئەوەی خوێندنی هەیە لە دەروی وڵات یا ئیقامەی هەیە یا هەر هۆکارێکیکە ئەوە ڕایگیرا 2 مانگ لە ساڵی 2017 کاریان لەسەر کرد، بەڵام ئەوەی چەند مانگێک کە ڕایگیراوە. لێرە هەندێک هاوڵاتی ئەو داواکاریان هەبوو، ئێمە کە زانیمانەوان دێن کۆمانکردنەوە و پێشکەشمان کردن و لێرە کاریان بۆ کرد و بەڕێیانیانی خست خۆشبەختانە، بەڵام بۆ تێکڕای کێشەکە ئیشان لەسەر کردووە کارەکانیان گەیانۆتە ئەنجومەنی وەزیرانی عێراق. ئەگەر هاتوو عەبادی سەرۆک وەزیرانی عێراق ڕازی بوو لەسەری ئەو کە خزمەتگوزاریە دووبارە ئەکەوێتەوە کار. هەر هاوڵاتیەک کە پێوترێ نازح بە عەرەبی دانیشتووی شارەکانی دەرەوەی سلێمانی بێ، دەرەوەی سلێمانی بێ، بۆ نمونە ئەنبارە، بەسڕەیە، دیالەیە، بەغدایە، دانیشتووی شاری سلێمانی بێ، دانیشتووی سابتی شاری سلێمانی بێ، نەک بەسەردان هات بێ بۆ سیاحە. دانیشتووی شاری سلێمانی بێ ئەتوانێت بێتە بەڕێوەبەراتی پاسپۆرت سلێمانی و بیکەین بە خاوەنی پاسپۆرت وەکو هەر برابەر ڕزیشکە کە لێرەشی وەگرێت. ئێستا هەر ئاوارەیە کە دانیشتووی شاری سلێمانی بێت دەتوانێت هەر لە پارێزگای سلێمانی ببێت بە خاوەنی پاسپۆرت. بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی عێراقیش کە سەردانی پاسپۆرتی سلێمانی کرد دووپاتی کردەوە کە ئیدی کێشەکانی هێڵی ئینتەرنێت نامێنێت و هەماهەنگی باشتر دەبێت لە نێوان ئەم دوو بەڕێوەبەراتیە. هەر هاوڵاتیەک پاسپۆرتەکەی ون بێت یا تێکچێت بەپێی یاسای عێراقی بەپێی یاسای پاسپۆرتی عێراقی غەرامەکرێت لەلایەن دادوەرەوە، ڕسومات نییە غەرامەیە. غەرامەکەی ئەو سزایە کە درێ لەلایەن دادوەرەوە بۆ ئەوەی دووبارەی نەکاتەوە. ئەو دوای ئەوەی دادوەر گوێی لێگرێ ئەگەر هاتوو هۆکارەکە بۆ ونبوونی پاسپۆرت یا بۆ تێکچوونی پاسپۆرت لە دەرەوەی دەسەڵاتی هاوڵاتیەکە بوو، لە دەرەوەی ئیرادەی هاوڵاتیەکە بوو، غەرامەی ناکا و پارەی لێ وەرناگیرێ. ئەگەر هاتوو ونبوونی پاسپۆرتەکە یا تێکچوونی پاسپۆرتەکە لە ضمنی دەسەڵاتی هاوڵاتیەکە بوو، خۆی بە ئەنقەس وای لێ کردبوو، ئەو کاتە دادوەر نەک پاسپۆرت دادوەر غەرامەیەکە بە 250,000 دینار، ئەو کاتە پاسپۆرتەکەی بۆ دەردێت. هەرچەندە پاسپۆرتی عێراق لە جیهاندا لە ڕیزبەندی یەکێک لە خراپترین پاسپۆرتەکانی جیهان دێت، بەڵام بەرپرسانی عێراق لەسەر ئەو بابەتە هیچ ڕوونکردنەوەیەکیان نییە. لەگەڵەوەشدا لەو چەند ساڵەی دواییدا بەتایبەت ساڵی 2017 بەڕێوەبەراتی پاسپۆرتی عێراق بڕیاریدا سیستەمەکانیان بکەن بە ئەلکترۆنی و ئەم ساڵ بە شێوەیەکی باشتر مامەڵەی هاوڵاتیان ڕای دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.